بسم الله والصلاة والسلام على رسول الله. ئێمە نەخۆشی دکتۆر دلێرشینین هاتینە نەخۆشخانەی میرەبانی. خێزانم ئازاری هەبوو، دوای ئەوەی فەحس و شتمان بۆ کرد لە نەخۆشخانەی میرەبانی بۆمان دەرکەوت کە بەردی زراوی هەیە و لە حاڵێکی خراپە بوو دەست و برد نەشتەرگەری بۆ بکرێ. سپاس بۆخوا نەخۆشخانەی میرەبانی یعنی پڕ بە پێستی خۆی خاوەنی ئەو شەیە کە ئەڵێ میهرەبانە، بەڕاستی میهرەبانن. ئێمە دوێنێ کە هاتینە ئێرانە دکتۆر دلێرشینە و ستافەکەی نەشتەرگەریان بۆ خێزانم کرد و سەرکەوتوو بوو لە دوێنێەوە ئێمە لێرانین ستافی نەخۆشخانە سستەرەکان ئیتر لە هەموو ڕوویەکەوە هەموو خزمەت گوزاریەکەوە پاک و تەمیسی ڕێکوپیەکی نەخۆشخانەکە بەدەمەوە هاتنی دکتۆرەکان لە هەموو ڕوویەکەوە سوپاس بۆخوا کە نمونەن و جێگەی دڵخۆشین کەوا لە نێو ئەم هەموو ناومێدی کەوا نەخۆش و خاوەنی نەخۆشەتی لە وڵاتەیە، بەڵام میهرەبانی توانیوێتی کە ینی ئومێدێک بدا بە کە سوکاری نەخۆش کە میهرەبانانە خزمەتەکەن و خێرخوازانە خزمەتەکەن جێگەی دەستخۆشین. سوپاس بۆ ستافەکەی دکتۆر دلێرشینە، سوپاس بۆ میهرەبانی کە ئێمە زۆر لیان ڕازین و دوعای خێریان بۆکەین. سوپاس کە بەدەمانەوە هاتن کە ئیشەکەیان بۆ کردین کە نەشتەرگەریەکەمان سەرکەوتوو بوو. من بێجگە لە نەشتەرگەری بێجگە لە ئەم نەخۆشە بۆ چەند شتی تریش کە دێمە ئێرانە بۆ هەموو شتێک حاڵە تەواری بێ هەر شتێک بێ هەردێمە نەخۆشخانەی میهرەبانی میهرەبانن، بەڕاستی نەخۆشخانەیەکەن میهرەبان. سوپاس بۆ ئێوە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.